بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان تەوەری ئەم هەفتەیە بەرنامەی دوانگەی خەڵک ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند لە ئاستی بەرپرسیارەتی ئەم قۆناغی ئێستای هەرێمی کوردستاندایە. وەکو خۆتان دەزانن کە هەرێمی کوردستان لە قۆناغێکی سەختی سیاسی و ململانێکی توندی سیاسی لەگەڵ حکوومەتی عێراقدا بەهۆی ئەم ڕیفراندۆم و کۆمەڵێک بابەت کە لە ساحەی سیاسی لە ناوچەکەدا هاتنە ئاراوە هەرێمی کوردستان تووشی کۆمەڵێک گیر و گرفتی گەورە هاتووە. لە ئێستادا هەرێمی کوردستان حکوومەت بە تایبەت ناتوانێت کە پێداویستیەکانی هاوڵاتیان ئەو ئەرکەی کە هاوڵاتیان خستویانەتە سەرشانێن لە بەرامبەردا مافیان هەیە. حکوومەت ناتوانێت ئەم مافە بدا بە هاوڵاتیان لە بەرامبەردا حکوومەت کۆمەڵێک باج و ڕسوماتی لە زۆربەی سێکتەرەکان زیاد کردووە. ئەمانە هەمووی بارگرانی خستووەتە سەرشانی هاوڵاتیان. لە کاتێکدا حکوومەتی هەرێم دەبوایە بارگرانی سەرشانی هاوڵاتیانی سوک کردایەوە لە هەمان کاتدا موچە و پێداویستی و هەروەها شایستەدارایەکانی فەرمانبەرانی لە کاتی خۆیدا دابین بکردایە. پرسیاری ئەم هەفتەی بەرنامەی دوانگەی خەڵک ئەوەیە کە ئێوە دەتوانن لە ڕێگەی پەیوەندی و ئەو ژمارانەی کە لە ژێرەوەی پێیان دەنووسرێ هەروەها لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێگەی لینکی پەیام دۆتیڤیەوە کۆمنتی خۆتان بنووسن لەسەر شاشە کۆمنتەکەی خۆتان ببینن. پرسیارەکە ئەوەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەمێ بیرتان بخەمەوە لە ئاستی پێداویستی ئەم قۆناغی هەرێمی کوردستاندایە. کۆمەڵێک هاوڵاتی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆمنتیان نووسیوە لەسەر تەوەری بەرنامە. زانەمان فەقێ دەڵێ هەر شتێک لە قازانج و بەرژەوەندی خوان بێت وەکو کۆمپانیەیەکی ئەهلی دەیکەن. فاخیر برادۆستی دەڵێت نەک لە ئاستی بەرپرسیارەتی دانین بەڵکو تێکدەرن تا ئەم دەم و چاوانە هەبن بارودۆخەکە باشتر نابێت. بەڵێ ئاراز ئیبراهیم هەر لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێگەی لینکی پەیام دۆتیڤیەوە دەڵێت ئەگەر حکوومەتمان هەبوایە کێشە و قەیرانەکانی چارەسەر دەکرد. حکوومەت تەنها بۆ خۆیەتی نەوەکو خەڵک و میلەت. شاڵا و زراریش هەر لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەڵێت نەخێر لەبەرەوەی کە حکوومەت دژی خۆشگوزەرانی هاوڵاتیانە ئەو پێی وایە کە حکوومەت نەک لە ئاستی پێداویستی و لە ئاستی بەرپرسیارەتی هاوڵاتیاندانیا. شاڵە و پێی وایە کە لەبەر ئەوەی دەڵێن نەخێر لەبەرەوەی کە حکوومەت دژی خۆشگوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نەک لەگەڵەوەی کە خۆشگوزەرانی هاوڵاتیانی بوێت. گۆران یوسف دەڵێ شتێک نەماوە بەناوی حکوومەت تا بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرێت ئەوەی کە هەیە باندی مافیایە. بەڵێ ئێلا ئەحمەد دەڵێ ئەگەر حکوومەتمان هەبوایە حاڵمان بەم ڕۆژە نەدەگەیشت. هەرێمی کوردستان دوای ئەم قەیرانە سیاسی و ئەم ململانەی سیاسیانە تووشی کۆمەڵێک گرفت بۆ بەخسەی بەرپرسانی حکومی و بەرپرسانی هەندێک لە حەزب بەدەسەڵاتدارەکان. ئەمانەوەی کردووە کە وەکو پێویست حکوومەت هەڵنەستێت بە ئەرکی حکوومەتدارەتی خۆی موچە و شایستەدارەکانی هاوڵاتیان و ئەم پرۆژە خزمەتگوزاریانەی کە ئەرکی سەرشانی حکوومەتە بۆ هاوڵاتیانیان جێبەجێ بکات. حکوومەت لەم ماوانەی ڕابردوودا بە تایبەت لە 3 بۆ 4 ساڵی ڕابردوودا ئەمانی نەتوانیوە. پرسیاری ئەم هەفتەیە بەرنامەی دوانگەی خەڵک بۆ ئێوە ئەوەیە ئایا حکوومەت لە ئێستادا لە ئاستی بەرپرسیارەتی سەرشانیەتیدا بەرامبەر بە هاوڵاتیان ئایا لە ئێستادا حکوومەت ئەم ئەرکانی کە لە سەرشانیەتی تا چەند دەتوانێت ڕای بپەڕێنێت بەرامبەر بە هاوڵاتیان. بەڵێ ژیان خانمان لەگەڵە لە سلێمانیەوە. ژیان خان فەرموو. خۆی گەورەتان لەبێ هەموو کاتێکت باش سڵاو لێبێ. فەرموو ژیان خان. خۆشی بەنامەکەشی وێتم. زۆر سپاس. وەڵام من نازانم چ ساڵە حکوومەت نابینین. حکوومەت سوورە زەردە قاوەیە چۆنە؟ ببوورە ژیان خان تێنەگەیشتم ئەگەر سەکانت دووبارە بکەیتەوە. بەڵام نازانم حکوومەت چۆنە؟ حکوومەت سوورە زەردە قاوەیە. حکوومەت کووە؟ حکوومەتی چی؟ دو حزبی دەسەڵاتدارە ئەیدزنەوە ساڵ. زۆر بەداخەوە خەڵک لێ وڵاتەیە کە هەڵی هەڵبژێری لاستی بەرپرسیارەتیان بێ بەڵام بەداخەوە خۆی پێلا و قانون و دەستەوتێکی باش بەدەستێنێ و خەڵکەکەی هەمانەکە. یعنی نازانم حکوومەت نابینم بەڕاستی. حکوومەت کووە؟ ژیان خان پێتان وایە کە حکوومەت لە ئێستادا تا چەند بە ڕۆڵی خۆی هەڵسێت بەو ئەرکەی کە لەسەر شانێتی بەرامبەر بە تۆی هاوڵاتی تۆ وەکو هاوڵاتیەک ژیان خان تا چەند ئەو ئەرکانی کە حکوومەت لەسەر شانێتی دەیبینی کە بەرامبەر بە تۆ جێبەجێی کردبێت؟ هیچ حکوومەت نابینێت تاوەکو ڕۆڵی ببینم و هیچ ڕۆڵێکی نەدیوە. 24 ساڵ عەبادی موچەی ناردە خەڵکی بەخێو کردووە. ئەو 2 ساڵە کەوتە دەستیەوەنەوە حاڵی خەڵکەکەی بەڕێزیان.
زۆر باشە بەڕێستان وەکو هاوڵاتیەک نازانم خەڵک لەمە مفلیستر لەمە داماوتر یعنی لەمە سەرگەردانتر دەبێت چی بێت کاکە بەڕێزەکەم بەڵێ هیوادارم هەر نەمێنن لەخوای گەورە پاڕێم لەم ڕۆژی جمعەیە ئەم ئێوارەی جمعەیە لەخوای گەورە پاڕێم یەکیان نەمێنن جیانخان بۆچی بەم شێوەیە نائومێدن بۆچی تەمەنای ئەوە ناکەن کەم دۆخە باش ببێت وە کۆمەڵێک دەستی چاک و پاک حکومڕانەتی هەرێمی کوردستان بکەن بۆچی بەم شێوەیە نائومێدی و دوعای خراپ لە حکوومەتێک دەکەیت کە یەکەم ئەزمموی تاقیکردنەوەی یەکەم ئەزمموی تاقیکراوەی کووردە لە هەموو قۆناغەکانی ڕابردووی مێژوودا کە حکوومەت کە کورد یەکەم جارەکە ئەزمموی حکوومەتداری تاقی بکاتەوە برا بەڕێزەکەم بۆ ئێمە داهاتمان نەبوو نەوتمان نەبوو ئێستا سوژدە باب و عەبادی و ڕۆژە پارەت العەبادی ڕسوایان کردین لە خاک فرۆشتن لە نەبوونی لە بێپارەی لە بێمونچەی یعنی ئەمەشیان گوزەرانە بۆ خەڵکیان پێگەناوە ئەمما پیاە نازانمە تاکەی ناڕۆن نازانام یان دەنگی شامێنای خۆیان ئەڵە دەی خۆ مستەوگەرەکەی من ئێستا حالێ پارتیە بینم وەڵە دەنگەکە مستەوگەرە دەنگ نایەم تا عینێکێتی عیناشت بەڕاستی نازانم بە چی ئەڕۆن یان نازانم دوو لە ڕوویەوە دوو لە ڕووی بەرنامەکە نە حیا لە ڕوویانە نە شەرم خۆی حیالت لەبوونەت کێ بەڵام حیاشیان نیە لەگەڵ ڕێزمە بەڵێ زۆر سپاس بۆ ژیانخان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیت و سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان ئێلا ئەحمەد دەڵێ گەر حکومەتمان هەبوایە حاڵمان بەم ڕۆژەی ئەمڕۆ نەدەگەیشت بەڵێ کۆمەڵێک هاوڵاتی دیکە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و وەکو دەمەوێت بیرتان بخەمەوە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێگەی لینکی پەیام دۆتیڤیەوە کۆمنتیان نووسیوە دانەوێت کۆمنتەکانیان لەسەر شاشەی پێیان دەربکەوێتەوە ڕاو سەرنجی خۆیان هەبێت لە سەرم تەوەرەیە ئاراز ئیبراهیم دەڵێ بۆ حکوومەتمان هەیە ئەگەر حکوومەت هەبوایە چارەسەری کێشە و قەیرانەکانی دەکرد بەڵام ئێستا هەر کێشە و قەیران زیاد و زۆر دەبێت کەواتە ئەگەر هەش بێت بۆ خۆیەتی نەک بۆ خەڵک و بۆ میلەت زانەمان فەقێ دەڵ هەر شتێک لە قازانج و بەرژەوەندی خۆی نەبێت حکوومەت نایکات وەکو کۆمپانیەکی ئەهلی کار دەکات هەدیەخان دەڵێت کوا حکوومەتمان هەیە من ئەو کەسانە نابینم کە حکومدارێتێکی دروستی هەرێمی کوردستان بکەن کاک جەمال لە کەرکووکەوە کاک جەمال فەرموو السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك جمال. برستان لسا توري برنامج شيتان هي؟ دلخوشي برنامج اللي يكرم بلاي برازم. بله زور سپاس. والله بلا كان أما حكومية أم حكومة لقى حباجية لقى حكومة بغداد ريك ولا جرجة من بخوة سلبوا من التكية أما حكومية والله بابرون والله توساينوا كاتي خلا شقي صدام أخوة شقي عبادي ما أخوة شقي حكومتها هي والله حكومية والله حكومية يعني مش بلاكي في المنبر كما قال الرئيس بلاكي بدنا كذا قانون بدنا معاملات أنا راسها كاك جمال تو لكركوك دادنيشي يعني بناو حكومتها بناو حكومتها كاك جمال برسيم برستان لكركوك دادنيشن بەڵێ ئەگەر بکرێ لە ڕێگەی مۆبایلەکە گوێ لە من بگری کاک جەمال سپاس دەکەم من دەمەوێت بزانم کە موچەی فەرمانبەرانی حکوومەتی ناوەندی لەوێ هیچ پاش و پێش دەکەوێت یاخود لە کاتی خۆی دادا بەش دەکرێت بەراورد بە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند جیاوازیان هەیە ئەوان والله درام هەرکی بۆ هویەکە ئەمان بەژێر شەریکن شەریکە لە نەوتەکە شەریکن بەس قوەزێ بۆ ملەتەکەیە ئەمە ڕێکەوتە لەژێرەوە لەگە عەبادیە لەگە مالکیە لەگە ئەمتێ ئەمە ڕێکەوتە کە نێرچین هەیەکی بۆ جیپالی دەبا بانگە با نێرچین و بەرگەبەرداری بدەوێتەوە قومەتەوە لێیە دەیدارەکە مانگە پایە دەبێت ماڵە ڕەنگی بێ دەیدارەکان بەڵێ زۆر سپاس بۆ کاک جەمال سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاگاوت لە هەولێرە لەگەڵمانە کاگاوت فەرموو هەم کاتە باش هەموو کاتێکت باش کاگاوت من وەکو خەباتکارێکی گێرین پێشمەرگەیەکی گیرین لەگەڵ جەنابەت دەدوێم بێگومان حکوومەتی هەرێم ئێوە ناوکی گەورەتان لێناوە حکوومەتی هەرێم نییە شتێک بەناوی حکوومەتی هەرێم نییە کۆمەڵێک ئەشخاص کۆبوونەوە بازرگانی بە خوێن و خەڵکی ئەم کوردستانەوە دەکەن لەم ڕۆژەوە نابرایەتم من لە نۆتویەکەوە کە هاتینەوە کوردستان کە بینی مەم عیزبانە دەستیان بە تاوان و بڕۆی
خەڵکی کوردستان کرد هەر لەو کاتێکە لە سۆپۆ ئاودیکردنێ و حامود ئاودیکردنێ و کەلی حامود ئاودیکردنێ و لەو کاتەوە کە دەستیان بە تاوان کرد من ئومێدم بەم شەخصانە بەم حیزبانە نەما لەبەرەوەی تۆ ئەگەر بە تەماوەڵاتی خۆت بە خۆت پرسیاری ئەم میلەتە بزانی چۆن کوردستانەکەی خۆت تاوان دەکەیت ئەمجار ئەمایان کۆتایی پێهێنا ئەوەی کە ئاودیویان کە ئاودیویان کرد ئەوجار لەسەر گومرگی ئیبراهیم خەلیل 10,000 کوڕی خەڵکیان بکوژدا بەمەنەوەسان ئەمجار لەسەر 4 دوکانی قەڵازێ کە لە بی خەڵکیسان زۆر باشەوەی کە ئاگادارە دەزانێت سەر 4 دوکانی قەڵازێ دیسان جارێکی کە 10,000 خەڵکی دیکەیان بکوژدا کاکە جان ئەمە ئەگەر دادگا و عەدالەت و دادپەروەری هەبێ ئەگەر کەسە لەمانە بپرسێتەوە ئەمانە دەبێت دادگایی بکرێن زۆربەی زۆری کەمن ئەوانە کە لەبەر پەتیسیێدارە نزاتیان بێ زۆربەی زۆری حکمی ئەبەدی دەن وە کەمێکیان ئەگەر نزاتیان بێ لەبەر پەتیسیێدارە برایەکەم ئەنی بەڕاستی ئێمە شۆڕش و کوردایەکی ناکرد بۆ ئەوان نەکرد مەسئولین بێن بازرگانی بە خوێنی خەڵکی شۆ بکەن بۆ ئێمە نەکرد ئەمڕۆ تەماشا دەکەی من بۆکو پێشمەرگی گێرین دەگەڵ بڵێن بە هەموو حیزبەکانی کوردستانەوە بۆ هەمووی 3-4 پێشمەرگە گێری نەبوو بەڵام زانە بۆی خەڵکم بکەن بە کۆیلەی خۆیان خەڵکەوالێ بکەن دەنگیان بۆ بداوە چی پێیان بڵێن ئەوە بکەن 200,000 ئەمپارچی و جاش و ئیسەخبارات و ئەمنیان کرد بە پێگێرین بزانە چیان سوکایەتیان بە پێشمەرگی گێرین و بە شۆڕش و بە دنیا دەکەم ئەوەی کە سەدام و ڕژێمەکەی سەدام بەم خەڵکەی نەیتوانی دیکە ئەمانە پێیان کردن بەداخەوە من ئێستا شەرم دەکەم کە بەڵام پێشمەرگە گێرینم کە خەباتم کردەوە بە میلەتەکەی خۆم بۆ ئەو بازرگانە توجارانم نەکردووە کاک ئاوات دەبێت سەرێک لە بەڕێستان کەم زۆر باشە بەڕێستان دوو جار باستانەوە کرد کە پێشمەرگەی دێرینن بەو پێی کە بەڵێەوە دیارەکە پەیوەندەکەی کاک ئاوات پچڕە کاگاری لا شارە زورەوە لەگەڵمانەکە گاری فەرموو مرحبا برای بەڕێزم هەموو کاتێکت باش کاک ئاری فەرموو لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان چیتان هەیە وەڵی مەسوەتە ئەم حکومەت و حکومەت هەر نییە بۆچی حکومەت ئەمە ژیان نییە خەڵکی جایە و ئەمە زۆر نییە خەڵکی جایە و مەعاش نییە ئەمە باجی ڕەساندوم کە سەکردە ناشارەزەکانی خۆمان ئەمەیان پێکردین باشەکەی ئەمەیە کە تێکەوتوین خەڵک بێ موچێ بێ پارێ بێ ژیانە بێ گوزەرانە کاگاری لەم نێوەندەدا کە 4 مانجارە نیموچەکەش دایەن چاکسازیم بۆچی لە کاک ئاری وەکو هاوڵاتیەک بەڕێستان سەرنج و تێبینیتان چییە لەسەر ئەوەی کە لەم نێوەندەدا کە حکوومەت وەکو پێویست ناتوانێت شایستەدارەکانی فەرمانبەران وەکو پێویست دابین بکات بەڵام لە هەمان کاتدا لە هەمان حاڵەتدا باج و ڕوسومات لەسەر زۆربەی سێکتەرەکان زیاد دەکات ئەمانە بارگرانی زیاتر ناخاتە سەرشانی هاوڵاتیان و ئەمەوە ناکە کە هاوڵاتی زیاتر بێزار بێت و هەست بۆ بکە کە حکوومەت کەم تەرخەمە بەرامبەری والله بەتاکید کەم تەرخەمیە هیچی نەکردووە هیچ چاکسازێکی نەکردووە بەڵێ سپاس بۆ کاگاری لە شارە زوورەوە لەگەڵمان بووی کاک محەممەد لە کەنارووەوە لەگەڵمانە کاک محەممەد فەرموو کاک محەممەد سڵاوی خوات لێبێت و لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان چیتان هەیە فەرموو سڵاو لە جەناوی شت بەڕێزم سپاس بەڵێ سەوارە بە تەوەری بەرنامەکەت بڵێم حکومەت ئەگەر ئێستا لەم کاتەشە ئەگەر خراپ بێ لەگەڵ میلەتەکەی پێم وادە ئێمە خۆمان حکومەتمان گەیاندۆ بە حکومەتەی ئەم ڕۆژە ئەگەر ئێمە سپێنێ ئەوە ئەبینین دوسێ مانگی ڕابردوو دەنگانە من و تۆ ئەچین دەنگی پێدەین پێم وادە هیچ حیزبێک مزراتە نەکا بەسەر هیچ حیزبێکەوە هەمووی وەک یەکوان هەر لە گۆڕانتەوە لە کۆمەڵتەوە لە یەکگرتووی ئیسلامیەوە لە بزودنەوەوە هەموو وەک یەک وایە بۆچی کاک محەممەد بەم شێوەیە ناومێت بوون کە هەموو هێز وڵانە سیاسەکان دەخەنە یەکتای تەرازوو و بەم شێوەیە بەرپرسیاریان دەزانن بەرامبەر بەم دۆخە من بەڕای منەدەیتی خۆی هەموو وڵاتێک پەرلەمانی هەیە لە وڵاتی ئێمان نە پەرلەمان هەیە نێفتێ نەکار بە پەرلەمانەکێ پەرلەمان سکێنراوە سێ خەڵک سکێنراوە متمانەی چیم بەم حکومەتە هەبێ کاکی من زۆر باشە بەڵێ پێتان وایە کە لە ئێستادا حکوومەتی هەرێم تا چەند ئەو ئەرکانەی لەسەر شانێتی بەرامبەر بە تۆی هاوڵاتی بەرامبەر بە گشت هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕان دەپەڕێنێت بەڕای منە دەیەم حکومەتە هەڵوەشێ دووبارە دەنگانێ بگرێتەوانێت تا حکومەتێکی کە و کابینەیەکی کە تەنها دەنگانە توانی ئەمە چارەسەر بکە ئەم حکومەتە چارەسەر بکە بەڵێ
بەڵێ سپاس بۆ حکومت خراپترە بێت سپاس بۆ حکومەتە خراپترە بێت. کاک محەممەد سپاس بۆ پەیوەندی بەڕستان و سپاس بۆ سەرنج و تێبینەکانت. کاکە شوان لەگەڵمانە لە عربەتەوە. کاکە شوان فەرموو. السلام علیکم. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا. کاک شوان فەرموو بەڕێستان لەسەر تەوەری بەرنامە چیتان هەیە؟ سوارە لە عربەتەوە سوارە. بەڵێ کاک شوان لە عربەتەوە فەرموو چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ بەڵێ ببوورە کاکە سوارە ناوەکەیان دیارە بە هەڵە بە من گەیشتووە. کاکە سوارە فەرموو لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان چیتان هەیە پێتان وایە کە حکوومەتی هەرێم لە ئێستادا تا چەند لە ئاستی بەرپرسیارەتی سەرشانیدایە بەرامبەر بە تۆی هاوڵاتی بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی؟ والله ما بصاجع حكومتي شي شاكي نية يعني أوري شي شاك بيقوم ميلتي وبو خلقي فقير نيتي شاكي كوا حكومة هذا ما باسي كنا يبنين حكومة. زۆر باشەوە کارەکەی بۆچی دەگەڕنەوە کاکە سوارەیەوە؟ والله وكارەکەی ئەمانە لە هیچ وڵاتێکا شتیوە وكارەکەی لە هیچ وڵاتێکا ئینسانی وەکو ئەمانە دروست نەبووە دوو لە ڕێوەرزش و درۆزن و تاقەتی لەگەڵ میلەتی خۆیانە درۆزن لەگەڵ خۆی گەورە هەر درۆزن لەگەڵ هەرچی وڵاتات ئەوەی ڕاست بێتیانە نییە ئەوەی بتەوێت کە دروستکاری ڕۆشنایی تیابێت لەمانە نییە نازانم خۆش ناکەیت چاوەڕێمانە. بەڵێ سپاس بۆ کاکە سوارە لە عربەتەوە. کاک هەنگاو لە چۆمان لەگەڵمانە. کاک هەنگاو فەرموو. بەڵێ دەستخۆشیە بەنامەیەتان دەکەم. زۆر سپاس. داوێنی سپاس دەکەیت. دەتوانم پاتەوەندراوەیەکی بکوێنمەوە کۆتایی بێنە بە پاتەوەندراوەیەک؟ فەرموو کاک هەنگاو. بەڵێ ئەگەر بکرێ قسەکانیشت لەسەر تەوەری بەرنامە بێ سپاس دەکەم. بەڵێ زت ئەوەیە تەوەری بەرنامەیە. بەڵێ نەوەت و یەک بوو ئێمەی میلەت ڕاپەڕینمان کرد بۆ ئازادی و عەدالەت ڕزگارمان کرد کوردستان لە دەستی دیکتاتۆریەت بەخشیمان زۆر شەهید بۆ ئازادی و عەدالەت بەڵام زۆر نەچوو هیواکانمان لە گۆرچوو حیزب دەسەڵاتی گرتە دەست بە تاڵانی برد وڵات بۆ خۆی بەت ئەوە لەگەڵ نەبێ ئەوەی لەگەڵی نەبێ دوژمنە لای ئەو بەت کڕبوون لە کۆشک و تەلار لەو باڵەخانە و مەشارێع و نەخۆشخانە و پارە و تیارە منیش 27 سارە هاوار و ناوە لە ژیان لەم وڵاتە قەدارم بە ملیێنان پارە ژیانم ناسوڕێ لەم وڵاتە ئەوەی بیر و ڕای ئازادی هەبێ لە وڵاتە ئەکوژرێ ئەگەر نەگۆڕێ ئەم دەسەڵاتە هەمومان دەمرین لەم وڵاتە. کاک هەنگاو بۆچی بەم شێوەیە پەستن بەم شێوەیە تووڕەن بەم شێوەیە تووڕەیی لە ناختاندا پەنگی خواردۆتەوە؟ ئێمە هیچ ئومێدێکمان نەماوە ئەو 27 ساڵی دەگاتە 2010 بڵێ 27 ساڵان ئێمە هیچمان بۆ نەکراوە لەو حکوومەتەی توی ئیقتصادیەکمان نەدیتوە تەنیا لە خەم و برسەتی و نەهامەتی و دەردەسەری و جیاوازی نەبیشیتی کاریان بۆ نەکردووە. بەڵێ سپاس بۆ کاک هەنگاو لە چۆمانەوە لەگەڵمان بی سپاس بۆ تێبینی و سەرنجەکانی بەڕێسان. کیژان خانمان لەگەڵا. کیژان خان فەرموو. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا. بەڵێ بەداخەوە پەیوەندی کیژان خان پچڕا تەمەنا دەکەین کە پەیوەندێکی وەربگیرێتەوە سەرنج و تێبینیەکانی خۆی لەسەر تەوەری بەرنامە بڵێت. کۆمەڵێک هاوڵاتی دیکە لەسەر تەوەری بەرنامە کۆمنتیان نووسیوە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێگەی لینکی پەیام.تیڤیەوە. گۆران یوسف دەڵێ شتێک نەماوە بە ناوی حکومەت تا بە پرسیارەتی لە ئەستۆ بگرێت ئەوەی کە هەیە باندی مافیاییە. ئێلا ئەحمەد دەڵێ گەر حکومەتمان هەبوایە حاڵمان بەم ڕۆژەی ئێستا نەدەگەیشت. جمعە شەریف دەڵێ حکومەت ئێستا کۆمەڵی کورسی و کەسی بێدەسەڵاتە. کاک فایق لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک فایق فەرموو. والله من موچەکەم 248,000 34 ساڵ خزمەتم هەیە. بەڵێ آخر دەی ئەمە زەمیرە فەرمەوە ئەلان بۆ 4 مانگە چێمە چاومان بە دینارێک نەکەوتیوە.
کاک فاق تەمەنا دەکەن ئێوە کەم دۆخەت چاک ببێت بەڵام ئێوە هیچ ئومێدێکتان هەیە کە حکوومەتی هەرێم بتوانێت جارێکی دیکە بکەوێتەوە سەرپەی خۆی و مافەکانی تۆی هاوڵاتی بدات؟ کاکە گیان باشە حکومت ئەوەتانی ئەوەی ساکە هینەکە لە موچە ئەو هەموو پارەکە دانیافەر و کابرای 35 ساڵ خزمەتی بوێت موچەکەی 268,000 بێت توخوا ئەمە ئەوە ڕاستە بە سێمان موچەکەی نەدەنێ کە 34 ساڵ خزمەتی بوێ. کەواتە ئاستی حکومت لە بەرامبەر جێبەجێکردنی داواکارەکانی تۆی هاوڵاتی وەکو مافێکی سەرەتایی خۆت کە وەک بەڕێسان ئاماژەتان پێکرد ئەوەندە ساڵە خزمەتتان کردووە، حکومت لە ئاستی جێبەجێکردنی مافەکانی بەڕێستاندا یاخود لە ئاستی جێبەجێکردنی مافەکانی هاوڵاتیاندا بەگشتی؟ وڵی تر کاکە گیان ئەو خوای گەورە بێ حرمەتیان کات دەیخوا حافیز بە. بەڵێ سپاس بۆ کاک فایق لە سلێمانیەوە دیارە کاک فایق زۆر تووڕە بوو بەو پێی کە بەڕێزیان ئاماژەی بۆ کرد 34 ساڵ خزمەتی کردووە و موچەکەشیان لە کاتی خۆی پێنادرێت. باوکی زەینەب لە شیلاتزیەوە لەگەڵمانە. باوکی زەینە فەرموو. باوکی زەینەب لە شیلاتزیەوە سەرنج و تێبینی بەڕێستان چییە لەسەر تەوەری بەرنامە؟ فەرموو. بله درباری برنامه ها من پیر زانم که از زانم اکین خوشی زانم ام هیچ حریم اکین ام نه حکمتین و هر وفا ام اعتراف منوعی تکرم چه جی ام حکمت بله که اف دامزرا دایم وقت شکار یا جهشتی امش حریم ایفشتا که مازنه ایجی ام بخواد هیلین ایجی ام قناغ دهاتی دا پینگاوید باشتر پاوین و راست حکمت که این ترخمه بس گل هنده جی حولاتی جی که این ترخمه گل هنده نتنی حکمته بلکه حولاتی جی رجا ام پیجی هنگاوید باشتر پاوین هم اموالاتی و هم حکمت جی ئەوەی کە پەیوەندی بە هاوڵاتیەوەیە لە چیدا کەم تەرخەمە هاوڵاتیان؟ هاوڵاتی ئەوەکە کەس کارێکی ناکات هاوڵاتی ئەوەکە کەس کارێکی ناکات یعنی بێژن خودانکردنا حیوانە خودانکردنا مریشکە ئاواکردنا یعنی کارێکی عملێکی هیچ هاوڵاتی تشتێکی ناکات هەمیە بەریل موچەی همیه برای حکمتی خواست حکمتی او مافت حوالاتی نداده مافت فیت سرطایی مافت فیت موچه مافت همه مافتی هبید یعنی ابروکه پیشلکاریه که مازن یا درباری حکمتی ده حواست درباری حوالاتی ده ایکی بکنینی نقصان ویدی هر دوکن بیدیه و هر دوکی کدو تواز کن راست جی ابروکه کم ترخمی لا حکمتی های بس لا چی دیدم بیجین همه چی دیگه لا بیجین هم بیجین چه نکیه لا بیجین هم همین ابروکت تشتی های هاتیه کرن میباج بی بس ابروکت گلا جنبالی جی های هم میبی دارین باوکی زینب که نسا صندوقا کسی های دنگی خود داد دنگی خود دادن منو به عدالت دنگی خود دادن منو به داد پرور سپاس بۆ باوکی زەینەب لە شیلاتزێ باوکی ماکوان لە بازیانەوە لەگەڵمانە باوکی زەینەب سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت کاتی زۆرم پێدایت باوکی ماکوان لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان چیتان هەیە؟ بەڕێزەکەم سڵاوی خۆی گەورە لێبێ سڵاوی خۆی گەورە لە بەڕێستان باوکی ماکوان فەرموو سڵاو لە کارمەندانی کەناڵی کۆماڵە سڵاو لە گەلی کورد سڵاو ڕێزم بۆ کەسوکاری سەربەرزی هەموو شەیدانی هەرێمی کوردستان بەڵێ لەسەر تەوەری بەرنامە باوکی ماکوان بەڕێستان چیتان هەیە؟ سپاس لە ئاسی بەرپرسیارەتی ئەم قۆناغەدایە بەڕێزەکەم من پێم وایە ئەم حکوومەت و پەرلەمانی ئێستا هەیە تەنها بۆ تەبارگرانی بەسەر خەڵکی قوربەسەر و هەژاری ئەم وڵاتەوە برێ بەڕێزم بۆچی؟ حکوومەت یاریەم لەبەر ئەوەی هیچ کاتێ لە ئاسی بەرپرسیارەتیان نەبووە ئەو کاتە بەرپرسیارەتی لە دەستدا کە پەرلەمانی خۆشەویستی داخست کە بەرهەمی خوێنی دەیان هەزار ڕۆژی شەیدەم کە لە سەمدیێ برای بەڕێزم ئەو کاتە لە دەستیدا کە ڕێگری لە پەرلەمانتارانی بچووکەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کرد کە ئەیانویست زۆر بەجددی کار کرد بۆ گەلەکەیان بەڵام بەداخەوە لەیانێک ڕێگریان لێکرد هەموو یاسەکانیان پێشێل کرد یاسای نێودەوڵەتی یاسای ناوخۆیی ئێستاش من پێم وانە برای بەڕێزم ئەمانە بتوان چاکسازی کرد ئێستاوا دوو ڕۆژە پەرلەمان کۆ بێتەوە بە حساب چاکسازی لە خانەنشین ئاگەناسەم نەچیاکەن وەک کاراکردنەوەی کە پەرلەمانێک تێکارەکرد بۆ ڕێفراندۆم و کە قوڕاکرد بە سەرمانەوە ئێمان تووشیان ئەم ڕۆژە کرد ئێستا هاوڵاتی وای یادۆ ناتوانێت یەک دە بەنەوت بستەنێ برای بەڕێزم یەک دە بەنەوت زۆر باشە بەڕێزەکەم
جوعمەی ڕابردوو بە چاو خۆم بینین برایەکی پێشمەرگە پاریامەکۆ کردەوە یعنی پیا و چای پێکە و گریانی بۆ هاوبرای بەڕێزم ئەمە کەی وڵات ئەمە کەی سیستەما زۆر بەداخەوە بۆم هەرێمە بۆم دەسەڵاتدارانە ئێمە لە کوردستان ئاژین ژێرمان هەمووی دەریای نەوتە برای بەڕێزم ئەمانە لە واتەی ها لەسەر سەڵتا بەس دەهاتە وڵاتە ئەبن کەس نازانێ بۆ کوێ بن بۆ تورکیایە بن بۆ ئێرانێ بن بۆ خۆیان لێ بە نازانم چی لەم پارۆدا تاگەن ئەمانەی برای بەڕێزم تەنها چارەسەر ئەوەیە کە ئەم جارە خەڵک دەنگیان نایاتێ خەڵک وازیان لێ بێنێ خواحافیزیان لێ بکەن. سپاس بۆ باوکی ماکوان لە بازیانەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت. باوکی سوهەیب لە بەردەڕەشەوە لەگەڵمانە. باوکی سوهەیب فەرموو. باش جانەکەم هەموو کاتێکت باش باوکی سوهەیب. کاکە گیان ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو لایەکان. زۆر سپاس. بەڕاستی من زۆرم پێسەیرە کە باسی حکوومەت دەکەن پێی دەڵێن حکوومەت. آخر حکوومەتی چی؟ حکوومەت لە پێک هاتووە، حکوومەت لە وەزارەت پێک هاتووە، حکوومەت لە دام و دەستگای شەرعی پێک هاتووە. کامەس هیچمان ماوە. ئێستا کە فەرموو ئێستا تەماشای وەزارەتەکان دەکەی، هەر وەزارەتێک لای سێ وەزارەت لە لای وەزیرێکە، دوو وەزارەت لە لای وەزیرێکە. چییە؟ ئەمە دیارە قەیرانی پیاومان لە کوردستان هەیە. پیاونمە هەر بەس هەر وەزیرەک و چوار سێ وەزارەت بەڕێوە بە ئەو قەیرانە ئەو مشکلانەش چانابی بەوانە بە حقیقەت بەوانە چانابی ئەوانە دەبی دەموچاوانە لابسن بگۆڕێ. ئەوانە دۆڕاون، ئەوانە ئێستا لەگە چیە تعامل بکەن؟ نە دەوڵەتی جیرانەکانمان تعاملیان لەگە دەکەن، نە بەغداد تعاملی لەگە دەکەن، کەس تعاملی لەگە ناکە، بەس هاوڵاتی خۆمە تعاملیان لەگە دەکەن. ئێستا کە هەر چیرکەی باز لە سەدا دەگرن. ئەو برادری شێنە تێڕێزمێ دەڵێ خەڵک چەندەڵە ئیش ناکە، هاوڵاتی ئیش ناکە. فەرمووی ئێستا کە لە تۆشتە چەندینەکانی نیشتەوە ئێستا کە مانگا بەخێو دەکەم، الحەمدولیلا شانازیە، بەڵام بڕوا بکە کەر بەخێو پێوانە باز لە سەدا دەنێ. ئەگەر ئێستا چوار گوێ بە پێوانە دێن باز لە سەدا دەنێ، دێ ناگە ئیشێک تێ بخۆن. زۆر باشە کەواتە چێ پێیان دەڵێ حکوومەت؟ چێ پێیان دەڵێ حکوومەت؟ نازانم حکوومەتی چی؟ وەڵای حکوومەتی ژیرفانی خۆنا ئەشهد بالله شارەزانە بۆ خۆیان. زۆر باشە. باوکی سوهەیب کەواتە ئێوە پێتان وایە باوکی سوهەیب ئێوە پێتان وایە کەم نوخبەی ئێستا حکومڕانی هەرێم دەکەن دەتوانن کەم دۆخە باش بکەن وە دۆخ بگەڕێتەوە بۆ سەردەمی پێش ڕیفراندۆم، یاخود ئەمانە تازە لە توانان دانیەوە پێتان وایە کە تا چەند لە ئاستی بەرپرسیارەتیدان لە ئێستادا؟ ڕێزەکەم خەون دەی لە پێش ڕیفراندۆمە ببین، بالله دەبی خەون بە پێش ڕیفراندۆمە ببین. ئەوانە دەبی خەون پێوە ببین. ئێستا کە ئەوانە گەبڵ عبادی یەک قسەی خۆشیان لەگە بکە، ئەوانە شەوی خەویان ناپێ لە کەیفان. ئەو کەیش دەگەنێت بگەڕێنەوە پێش ڕیفراندۆم. ئەوە زۆر سەهولە بگەڕێنەوە پێش ڕیفراندۆم. پێش ڕیفراندۆم کاکەم حکوومەت بووین، چمان نەقستان بوو. دەوڵەتان داهاتن پێش دەگەیشتە بەغداد، دەگەیشتە کوردستان، بە ناوی هەموو شتێک داهاتن ناو کوردستان، داهاتن کە تعاملی حکوومەتیان لەگەیمە دەکرد. بەڵام ئەوانە هەمویان دۆڕان بە ماوەی چەند کاتژمێرێک نیوەی کوردستانیاش لەدەستا. کاوە لە چێ بوو؟ بەڵێ سپاس بۆ باوکی سوهەیب لە بەردەڕەشەوە. کاتی زۆرم پێدای ببوورە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت کاک ڕازگۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە. فەرموو کاک ڕازگۆ. سڵاو لە بەڕێستان کاک ڕازگۆ. سڵاو لە هەموو کارمەندانی دەنگی کۆمەڵ. زۆر سپاس. فەرموو. وەڵام من چەند پارچەیەکم کنووسی و شعری بەناوی خانەنشینەوە ئەوا بۆتانە بۆ ژیانی خانەنشینی ئەمڕۆ چۆنە. فەرموو. بەڵێ ماوەیەکی زۆرە خانەنشینم بەڕوعبەموتەوە هەر خەو ئەدێنم لە کاتی مەعاش باکێوەنانە بە یەکداکەوتن و عینەکشکانە لە کاتی مەعاش لەبەر دائیرە هێندە وەستاوم جارجار ئیزرائیل دێتە بەرچاوم. ئێمەی خانە ئێمەی تەقاعود زۆر چارەڕەشین، غەیری بایەخە لە نیعمەتی خوا هەموو بێبەشین. خانەنشینی ئەو وڵاتانە خاوەنی کۆشک و سیارەی جوانە، ئێمە بێبەشین لەم کوردستانە، ژیانی ئێمە هەر ئێشوژانە، سوکانی دەستمان قڵپی گۆچانە، خۆشک و تەلارمان گردی سەیوانە. خانەنشینی ئەو وڵاتانە بە درێژایی ساڵ دەبێ دواکەوتن موچەیان بۆ ئەبەنە ماڵ، بەلا داکەوتن بە وێنەی بەرداش، بیرازش بکرێن ناڕێن باراش، مانش بگرین هیچ سوودی نییە، غایبمان نادەن واجبمان نییە، بێفائیدەیە بایکۆت و هاوار، پێو لە داری وشک ناخێتە خوار،
دوو هاوارمان هەمووی بەلاشە دارێک وشک دێ بۆ بڕین باشە نەیشتوانین بیبڕین پەنجەی شەهادەت باشە ئەگەر ئەم وەعزەم هەرگیز لەبیرچێ یاخوا ئەو پەنجەم هەر بە بڕین چێ کەمال پێوەی دای ڕاکە نەوەستی لەسەر کونەکەی قەدڕا نەوەستی هەرچەند ئەبێنم موچە خۆر و مامۆستای هەژار فرمێز لە چاوم بە خوڕ دێتە خوار فریامان کەوا عەبادی هاوار کە منم 75 وێنەی 100 ساڵم من مردووی دەستی ئەم وەعزە تاڵم کاکە گیان زۆر باشە کاک ڕاستگۆ بۆچی بەم شێوەیە ناومێدن وەکو لە سیاقی نووسینەکەی بەڕێستاندا بوو دەڵێ عەبادی فریامان کەوە هاوار بۆچی ڕوو لە بەرپرسانی کورد ناکەن کەم دۆخە چاک بکەن بەڵێ چاکی ناکە ئەم کاژیان وەڵڵاهی ناومێد بووین لەم حکومەتە بەجارێ بە تەواوی ئەڵێن بەش مشەڵڵا ئەو فریامان کردەوە و پارەکە بنێرن بۆ معاشە و بەخواست 3 ساڵەکە سێ معاشم وەرجەکە چێ بێن بەچی وانە بەڵێ سپاس بۆ کاگراسکۆ لە شاری سلێمانی و سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان حاجی عەبدوڵڵا هەر لە سلێمانیەوە لەگەڵمانە فەرموو کاک حاجی عەبدوڵڵا بەڕێستان لەسەر تەوەری بەرنامە چیتان هەیە پێتان وایە کە حکوومەتی هەرێم لە کوێی داخوازی هاوڵاتیاندایە بەڵێ وەڵڵاهی من بەڕاستی گلەییم زۆر لە حکوومەتە هەیە بۆچی بەنسبەت خانەنشینیەوە لەبەر ئەوەی من 30 ساڵم خزمەت هەیە لە مەعمەلی کیمەندۆکە بووم لە ناو ئاگرا بەڕاستی ناو ئاگرا بووم ئەمە 2 ساڵە تەقاوت بوو خانشین کراوم 2 مەعاشم وەرگرتووە زۆر باش بۆ 2 ساڵ 2 مەعاش بەخوا جا لەبەر داوا لەم حکومەتەکەم ئاوتێک لە خانشینی بداتەوە بەڕاستی زۆر مەغزورە زۆر بەڕاستی هیچ توانایەکمان نماوە نەخۆشمان هەیە ئیت خۆ دەزانیم مەسوب گرانە فرا هیچ شتێک ناکەوین زۆر مەغزورین زۆر کاک حاجی عەبدوڵڵا بەڕێستان پێتان وایە کە ئەم دۆخی هەرێمی کوردستان و دۆخی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ئاستەدا بێت کە بتوانێت خزمەتگوزاری بە وڵاتیان بگەێنێت و وەروەها موچە و شایستەدارەکانیان لە کاتی خۆی بدات بەڵام بە ئەنقەست نایدات یاخود پێتان وایە بە فعلی وەکو هاوڵاتیە کە حکومەت لەم خەیرانەدا و ئێوەش دەبێت چاوەڕێ بکەن کە تام دۆخە باش دەبێت وەکو بەرپرسانی حکومی بەم شێوەیە قسە دەکەن داواکەم کە ئیشەڵا ئەم وەزعەت باش ببێت چونکە بەڕاستی ئیهمالیان کردو تۆزێکی خانشینیان ئیهمال کردووە من نەمزانی لەگەڵ پێشمەرگە دێرینەکانی بەڵام ئەوانە جا کردوانە ئیمان ئیهمال کردووە ئیدە هیوادارم کە بەڕاستی ئەم وەزعەت باش بێ و خانشینی ئاودوانەکەوێت بەڵێ سپاس بۆ کاک حاجی عەبدوڵڵا لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێزیشتان لەسەر ئەوەی کە ئایا حکومەتی هەرێم لاسی بەرپرسارەتی ئەم دۆخەی ئێستادایە دەمەوێت کۆمەڵێک کۆمنتی دیکە کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هاوڵاتیان نردویانە لەسەر تەوەری بەرنامە کە ئایا حکومەتی هەرێمی کوردستان لە ئاستی داخوازی هاوڵاتیاندایە جمعە شەریف دەڵێت حکومەت ئێستا کۆمەڵی کورسی و کەسی بێدەسەڵاتە باکی هیچی نییە بۆ نمونە 2 مانگە کە مەکتەب داخرا و حکومەت هیچ باکێکی نییە بیلال خەزنەی دەڵا حکومەت هەیە تا لە ئاستی پێداویستیەکاندا بێت دڵشەڵ دەتیف دەڵێت نەخێر مێشیش میوانی نییە ئەوەی کە بیری لێ نەکرد بێتەوە هاوڵاتی و میلەتە ئارشاد خەساب دەڵێت بەداخەوە حکومەت هیچ سیخە و متمانەی بۆ خۆی نێشتوێتەوە سۆران ئەحمەد دەڵێت شتێک نەماوە بە ناوی حکومەت و حکومەتداریەوە لە هەرێمی کوردستان دۆستی هیمداد دەڵێ وشەی بەرپرسیارەتی بۆ ئەم حکومەتە زۆرە بەڵە بەڕێزان هەر لە سەر تەوەری کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە لەسەر تەوەری بەرنامە کاک محەممەد فەرموو بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەی کاک محەممەد لە هەولێرەوە پسرا کۆمەڵێک هاوڵاتی دیکە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێگەی بەڵێ هاوکارانم دەڵێن کاک عەبدوڵڵا لە پێنجوێنەوە لەگەڵمانە کاک عەبدوڵڵا فەرموو سلام علیکم عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا کاک عەبدوڵڵا لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان چیتان هەیە پێتان وایە کە حکومەت لەکوێی بەرپرسیارەتیدایە بەرامبەر بە هاوڵاتیەکانی وەڵی بەڕێی من حکومەت نییە لەبەرەوەی حکومەت دواتە حەکم بێتەوە یەک حاکم بڕداری بۆ ناگرێ هەرچەند پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە 2 حاکم لە 3 حاکم
دوانیان ئەچێت دۆزەق لەبەرەوەی کە ناتوانێت عەدالەت هەتا ئیسە نەمان بینی حاکمێکی بەڕێز بە تەستێکی بەڕێز دەست هەڵ بگرێ و دڵی خەڵک خۆشکا بڵێ من لەبەر ئەوەی کە عەدالەتیم بۆ ناکرێ من وازیان لەم دینارە لەم حاکمێتە لەم خۆسە ڕێزمێ بۆیان خەڵکی باشیان تایە بەس عەلێرا حکومەت واتە حاکم واتە عەدالەت واتە دوێری واتە مەدایەتی واتە ئینسانیت واتە ئەوەی مافی خەڵک دەست بەرکا بەڕای من حکومەت نییە حکومەتیش مخۆسمێ من وەکو خۆم يعني خاكي جام كردستان خاكي بون ناي فورما بوركي روم باخشي شاهان دمن شي حق كم خولك يخون بس يمكن خير خلق شي خد سنداني زكاه بس امر انا من بغزايا زانم ببيع زان جهاد نقوى شي صرفكي بس دنيتو دندبو كسيك وجدان كي مستعد انا ولا كي من خون هيك ديني بلاينم دندبو كسيك مرتاحتك تو اقاليه كنت انا خو خواي قولي محنا الصبي خلو لسبتو ناخذته هذه خلة تاخذ خذته تو برو دن بدا بوي كذوي كي مفتاحه بس عنده برو لابس عنده برو والله كسابتك والله جودي خوان اسلنا والله بس انا خوتي والله انك سمعني خوتي وبريز وخلك شاكي جانتيا بس باقي جانب او بس يا نور بس بري من وسم دم ندم بالامر بالجهاد يا زانم بمردايتي يا زانم بدعوتي يا زانم ببيري يا زانم بشيريه زانم اگر بچی دنگ بدهی تو خود فاخر لك خوای گورای دنگ بحثکه وکی جفوته من هیچ چیز این تابو نشان که مثلا دنگ بدهی اندو گروه بدنگ دابچ نک بشر بمردايتي وبإنسانيت دابچ دنگ بدهی دنگی تو یقین مو خوای گوره تلی خمسش خوفکات عدالتی لگرد من باور مانی دنیا چاق نبی باور مانی ام کردستان چاق نبی سیری نزیل یا تصممات الجهانه پیسترین عدالتی پیاوه یستا پیاوه که رشبیتی بریز دروز بوه میدکم بخو خواهی گوله سریخ اگر کافره اگر هرچی هیه با ایمه وانو زانی من یقین ما بود دنگ ندم بزم رانه دنگ ادم لبر اوی ایم ام دنگی من که خوی اگری نایل کس جاتی من فنزه بکا بومن کفا بومن خوم وکیلی خوم بم لخواهی گوله جاترسم خواهی گوله بمن بسم الله الرحمن الرحیم ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار أنا من لما مصايب الرزم يسوالي أوي ميلي ظالم بكاء لقال أوي سيتين جابوا أو ظالم بيهم من السوتين لا دينار وصم هيو لا دنيا يسم هيا هي سنة دنيا يبوكد ما يبسود أنا قينك بس قوم اقتصادي لناكم دعوة ما إلى خلقي برز خلقي أمن اجتماعنا خوش سويسة أم دنيا خوي بكي مرتاحة ويشتاني كي بلا فسنة دن بداي شلاق وران كاليه بيو رئيس ما يخلقي باش هدو لا هي لو دولا كيسين من يعني راجين بمدوائن سركوتوبن برنامجات عند الكوشي ليجا كاك عبد الله دمي بسرق لبرستان كم كلقلم داب ميني توا ايوه هیچ مدەکتان هەیە ئەم نخمەی ئێستا کە حکومەتدارەتی هەرێمی کوردستان دەکەن بتوانن ئەم دۆخەی کە هاوڵاتی تێکەوتووە باش بکەن ئەزانی چۆنە ئەگەڕێتەوە بۆ دووشت ئەخۆی یعنی بەخۆپیشاندان لە کۆمەڵات ئیستادە هەیە بەس وەڵڵاهی لێرە ئیستادەی نییە ئەم دەنگدانە لە نێودەوڵەتیا بێ بە ساعد بۆ ئێمەوە کە ئێمە ئەمانەمان ناوێت جاێدا کە بوو بۆ ئەندەرکەوت خەخەتای میلەت نییە میلەت هەڵیان ناڕژێنێ دەوانەیە نێودەوڵەتی پشتگیریەک لێمە بکا بە ئیزنی خوا یەقین هەیە ئیستادەکەین لە دەنگدانی ئەم جاریان یاخوا هیچ کەسێ نەفرژێ خوێن هیچ کەسێ نەڕژێ من پێم خۆش نییە خوێن لە تەنزیل مناڵێ حتا لەوانی کە خرابن بەس بە دەنگدانی سەڵا ڕەلایە دەبین و خواتان لەگەڵ بێ بەڵێ سوپاس بۆ کاک عەبدوڵڵا لە پێنجوێنەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان لەسەر تەوەری بەرنامە دەمەوێت کۆمەڵی کۆمنتی دیکە بخوێنمەوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە سەرتەوەری بەرنامە زانە مانفەقێ دەڵێت هەر شتێک لە قازانج و بەرژەوەندی خۆیان بێت وەکو کۆمپانیای ئەهلی دەیکەن و دابەشی دەکەن فاخی برادۆسی دەڵێن نە لە ئاستی بەرپرسیارەتیدان و بەڵکو تێک دەرن تام دەم و چاوانە هەبن بارودۆخەکە باشتر نابێت ئارەز ئیبراهیم دەڵێ ئەگەر حکومەتمان هەبووە کێشە و خێرانەکانی چارەسەر دەکرد حکومەت تەنها بۆ خۆیەتی نەوەک خەڵک و میلەت شاڵا و زرار دەڵێ نەخێر لەبەرەوەی کە حکومەت دژی خۆشگوزەرانی هاوڵاتیانە گۆران یوسف دەڵێ شتێک نەماوە بەناوی حکومەت تا بەرپرسیارەتی لاستۆ بگرێت ئەوەی کە هەیە تەنها باندی مافیاییە ئێلە ئەحمەد دەڵێ گەر حکومەتمان هەبوایە حاڵمان بەم ڕۆژەی ئەمڕۆ نەدەگەی جمعە شەریف دەڵێ گەر حکومەت ئێستا کۆمەڵێک دەڵێ حکومەت ئێستا کۆمەڵی کورسی و کەسی بێدەسەڵاتە باکی هیچی نییە بۆ نمونە 2 مانگە مەکتەب داخراوە هیچ کەسێک لەسەر ئەم دۆخە نایەتە قسە بیلال خەزنەیی دەڵێ حکومەت هەیە لە ئاستی پێداویستەکانی هاوڵاتیان دابێت دڵشاد لەتیف دەڵێت نەخێر مێشیش میوانی نییە ئەوەی بیری لێ نەکرد بێتەوە میلەت و هاوڵاتی هەرێمی کوردستانە
دڵشاد لەتیف دەڵێن نەخێر مێشیش میوانی نییە ئەوەی کە بیری لێ نەکردبێتەوە هاوڵاتی میلەتە. ئارشەد قەساب دەڵێ بەداخەوە حکومەت هیچ سیقە و متمانەی بۆ خۆی نەهێشتووەتەوە. بەڵێ بەڕێزان بەڵێ کاک ئومێد لە پێنجوێنەوە لەگەڵمانە. کاک ئومێد فەرموو. ئەلۆ کاتۆ باش؟ هەموو کاتێکت باش. باشی براکەم. هەموو کاتێکت باش. کاک ئومێد فەرموو لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان چیتان هەیە؟ والله براکەم هەموو شتێکمان هەیە لەسەر تەوەری بەرنامە. شتێکمان نییە، معاش نییە، شتێکمان نییە، نەود نییە، خزمەتگوزاری نییە. من کەمەندامێکم لە پێنجوێنەوە ئاسێ نەوتم نەبووە چون دەبەیەکم کڕیوە 11,000 پێیاوە خواڵاوە بەردارشتیوە. ئەم حکومەتە تاکەی نایە بەدەم خەڵکۆ بەدەم فەقیر و ژارار و کەمەندا مەناسەسەر زۆرە لە وڵاتە. پێتان واکەم دۆخە باش دەبێت کاک بیلال؟ کۆرنەوەڵا باش نابێت باشی چێ هەتا مانسە حکومەت قەت وعز باش نابێت خراپتر دەبێت. جا داوا لە عەبادیەکەین وعز و گزرانی ئەو خەڵکە باشکا ئەو موچەشتە بنێرە و وەشکی میشەڵا خوای گەورە دەرێکمان لێکات. بەڵێ سپاس بۆ کاک بیلال، سپاس بۆ سەرنج و تێبینی بەڕێستان. کاگاوات لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاگاوات فەرموو. سلام علیکم کاکی. عەلەیکە سەلام کاک ئاوات. ئەگەر لەگەڵمان داماویت لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان چیتان هەیە کە وڵاتێک پێتان وایە حکومەتی هەرێم لە ئاستی ئەو بەرپرسارەت تێدایە کە لەسەر شوانێتی بەرامبەر تۆی هاوڵاتی؟ کاکە گیان بەنسبەتی حکومەت و هاوڵاتی حکومەت ئەمڕۆ سیقەی لە ناو هاوڵاتیانە نەماوە. لە ڕاستی هاوڵاتی ئەمڕۆ حەقی خۆیەتی لەبەرەوەی ئێمە 26 ساڵە 27 ساڵە حکومەتێک گروپێ دەستیان بەسەر داهات و وەزێتی ئەم وڵاتە گرتووە بەری نادەن. ماناوێ ئەوەی کە میلە دەڵێ ئەوەی کە هاوڵاتی ئەڵێ ڕاستەکە. ماناوە حکومەتی ئەمە هەرچی بڵێتیان مەوجودە لەبەرەوەی کاکە بۆ دەستی لێبەر نادێ. ئەگەر وەختێک تۆ میلەتەکە پێتەڵێ تۆ متمانەی نییە، تۆ جێنسی قەنی، تۆ دەست و پار نییە بەمی بە حکومەتەکە ئەڵێ ئەم حکومەتەمانەیە دەستی پار نییە، بۆیە دەست لە داهاتە بەرنادا، بۆیە دەستی بدۆ بەسەر داهات و وەزێتی ئەم وڵاتە. معناه میلەتەکە تازە ئەو حکومەتە جێی سیقە و متمانەی میلەت نەماوە. کاک ئاوات ئێوە هیچ ئومێدێکتان هەیە کەم نوخبەیە بتوانن دۆخی یا وڵاتیان باش بکەن کە حکومڕانی هەرێم دەکەن؟ برا بەڕێز دەکەم سێ ساڵە لە ڕاستیە 3 ساڵە حکومەتی خۆمان 3 ساڵە دەستی کردۆ بەسەرم داهاتە. میلەتی بەرە و زۆر وەزێکی خراپ کرد، میلەت زۆر هاواری کرد. ئێمە هاوڵاتی میلەت هاواری کەوتیان داهاتی ئەم وڵاتە ئەوە نییە وامەکەن بە داهاتی وڵاتەبان میلەت تووشی قەیرانە بێ بە قسەی میلەتیان نەکرد. ئەوە تا میلەتیان تووشی قەیرانکرد نەکرد. لە ئێستا دڵنیا بە ڕۆژ خراپتر ئەیبەن چونکە لە هەموو ڕوانگەیە کۆجێی سیقەی ئەم میلەتە نەماوە. ئەم حکومەتی خۆمانە ڕۆژ بە ڕۆژ هەڵا و قەیرانە داتە دەستی ئەم و ئەو. لەبەرەوە قەیران بە قەیران چارەسەر ناکرێت، هەڵا بە هەڵا چارەسەر ناکرێت. ئەگەر دەست کێشتووە لەم حکومڕانیە ڕۆژە زووتر لە مەساحەتی میلەت. بەڵێ زۆر سپاس بۆ کاگاوات لە شاری سلێمانی. ئالەند هەر لە سلێمانیەوە لەگەڵمانە. فەرموو بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ پێتان وایە کە حکومەت لەکوێی ئاستی بەرپرسارەتی خۆیدا بەرامبەر بە هاوڵاتیان لەم خۆناغی ئێستادا؟ ئالۆ بەڵێ کاک ئالان بەڕێستان سەرنج و تێبینیتان چیە لەسەر تەوەری بەرنامە؟ بەڵێ فەرموو. تەوەری بەرنامەکە لێتم. زۆر سپاس بۆ بەڕێستان. والله حکومەت هیچ بەس پرسیارەتێکی نییە. ئێمە لە کارگەی ئۆکسجینین، کارگەی ئۆکسجین کە سەر بە تەندروستی سلێمانیە. ئەم کارگەیە هیچ مەسرەفێکی ناکە حکومەت و وەزارەتی تەندروستی. ئەنجانیە سەحالێن هەچی ئۆکسجینی نەخۆشخانەکانە ئێمە دابینیەکەین. ئەنجانیە حکومەت لەسەر خەریکە پەچێکەوە. جاگەر بڵێن کەناڵی پەیام راپۆرتە هەواڵە لەسەر و کارگەیە دەرکە کەوا پێداویستیەکانی وەدابینگرێت. بەڕاستیەکەی نییە وای لێ هاتووە ئەو کارگەیە، یعنی نییە خەریکە لە کارەکەوێت. جانیە بۆ خەڵکی فەقیریشە ئەو کارگەیە و هەروە بۆ خەستەخانەکانیشە. ئێستا لەم کاتەیە پەچی کەوتووە. اینجا حکومت ئەوەیە لە وەزارەتی تەندروستی نە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی نایە بەدەنگەم کارگەیەوە. کاتان لێکەین حالێن سەر بە جهدی کارمەندەکان و ئەندازیارەکانەوە ماوەتەوە کاتان لێکەین فرێ ئەو کارگەیەکەون. ئەگەر حکومت وازی لە خەڵک هێناوە بەس خەڵک وازە حکومت نایەنێ.
بەڵێ سپاس بۆ کاک ئالان لە سلێمانیەوە هیوادارم کە ئەوانەی کە بەرپرسن وە کەسانی معاینن بەم بابەتەوە پەیوەندیدارم بەم بابەتە گویان لە بەڕێستان بوو بێتوە سەرنج و تێبینیەکانی بەڕێستیان پێگەیشت بێجا هەر لایەنێک بێتوە چارەسەری گرفتەکان بکرێت. کاگاو باش لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاگاو باش فەرموو. کاک شۆڕش لە سلێمانیەوە. بەڵێ کاک شۆڕش. بەڵێ بەڵێم کاتێ باش. هەموو کاتێکت باش کاک شۆڕش. چۆنێشم باشی. زۆر سپاس. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە پێتان وایە کە حکوومەت ئەو ئەرکەی لەسەر شانێتی بەرامبەر بە تۆی هاوڵاتی جێبەجێ کردووە؟ لە بەرپرسیارەتی هەڵگرت و بەرامبەر. بەڵێ. نەخێر هیچ لە خەمی خەڵ نادە حکومان هەر لە خەمی دزی و گەنداڵی و هەڵە دوای نەوتەوان هیچ شتێکیان بۆ ملت نەکرد و بەتەمان چاوەڕێی هیچ لەم حکومەتە ناکرێت. اینجا ئەوەی ئەبێ ئەم هەڵبژاردننی داهاتووە خەڵی تر بە ویجدانەوە بزانە بیرکەرەوە بزانە چێ سزای میلەتی یاوە چێ قوتی بڕیوی چێ موچەی بڕیوی چێ قوت بەسەری میلەتی ناوە ئەم میلەتەیە سزای بن تۆڵی لێ بکەنەوە ئەومان لەتوانە هەیە هەر کەسێ بە ویجدان بێ ئەبێ تۆڵی خۆی لەم حکومەتە بکاتەوە چۆن حکومەتە هەر بۆ دزی و جستانی خۆیان هەڵدێن هیچ لە خەمی هەڵاتیانە نی. بەڵێ سپاس بۆ کاک هاوبەش لە سلێمانیەوە. کاک نەزیر لە ئاکرێوە لەگەڵمانە. فەرموو بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ ئەم کاتە باش. هەموو کاتێکت باش. فەرموو بەڕێزم. بەڕێزی زۆر سپاس جان. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم سەرەتا. زۆر سپاس بۆ بەڕێستان. لەسەر تەوەری بەرنامە کاک نەزیر بەڕێستان چیتان هەیە پێتان وایە کە حکوومەت لەکوێی ئاستی بەرپرسیارەتیدا بەرامبەر بە هاوڵاتیەکانی خۆی؟ باڵێ ئەوەی ڕاستی بێ من وەکو مامۆستایەک لە قەزای ئاکرێ بەڕاستی هیچ شتێک ینی هیچ مساعدەیە شتێک لە لای حکوومەتەوە نابینم کە ینی شتێکی باشی کردبێت بەتابەتی بۆ تینی مامۆستایان. من ئێستا وانە بێژم لە قوتابخانەکەی خۆم ئەمە تقریبا 4 مانگە بێت یەک فلسیشمان پێ نەدراوە یەک فلسیش. ینی ئێستا من ئەم پرسیارە لە وەزیری فەروەردە بکەم بڕواناکەم هیچ جوابێکیە يعني وڵامی سەرەتایی ئەوەیە ئەڵێ قەیرانە و نازانم چییە ئێکاکە وەڵە قەیرانیە کوردستان خاوەنی ئەم هەموو بیرەناوتەوە ئەم هەموو شتانەیە کەچی یعنی نازانم بەڕاستی نازانم هیچ بۆ مامۆستایان نەکراوە. ئەمە یەک. دوو ئەگەر باسی قەزای ئاکرێ بکەم گوندەکانی دەوروبەر مانتەقەی سیاسیاتی ئەڵێم ئێمە ناوێنین بەدەست بێ ڕێگەوباری و خزمەت گزاری و کەمی خزمەت گزاریەوە. یعنی ئێستا بەڕێستان ئەگەر جارێکیان سەردانێک دەبارەکەمان بکەن بەڕاستی بیسار و پێبیاسا بتوان سەردانی مەتەقەکەمە بگەن ئەگەی ناتوانن بێن. ئێستا سێپار پردمانەوە لەبەر لافا و ئەم شتانە هەمویان ڕووخاون و هەمویان لەناوستین. بەڵێ سپاس بۆ کاک نەزیر لە ئاکرێوە. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. مامنووری لە هەولێرەوە لەگەڵمانە. مامنووری فەرموو بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ بەڵێ هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە مامنووری لەسەر هێڵی پەیوەندی نەماوە. دەمەوێت کۆمەڵی کۆمنتی دیکەتان بخوێنمەوە لەسەر تەوەری بەرنامە. شواناسە دەڵێ حکوومەت لە کام خۆناغاستی بە بەرپرسیارەتی کردووە تاوەکو بۆ جاری دووەم بیکات. حکوومەت تاوەکو دزی و گەندەڵی و تێکدان هەبێت بەرپرسیارەتی سەرشانی خۆی جێبەجێ ناکات. بەڵێ کۆمەڵی کۆمنتی دیکە لەسەر تەوەری بەرنامە هاتووە. هاوکار کاکاوکار دەڵێت تا ئەم میلەتە خۆناشکاوە مابێت حکوومەت هەر لە ئاست بەرپرسیارەتی سەرشانیدا نابێت. بەڵێ بەڕێزان کۆمەڵی کۆمنتی دیکە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لەسەر تەوەری بەرنامە هاتووە. شاڵاو زرا دەڵێ نەخێر لەبەرەوەی کە حکوومەت دژی خۆشگوزەرانی هاوڵاتیانی خۆیەتی. گۆران یوسف دەڵێ شتێک نەماوە بە ناوی حکوومەت تاوەکو بەرپرسیارەتی لاستۆ بگرێت. ئەوەی کە هەیە باندی دزی و مافیاییە. ئێلا ئەحمەد دەڵێ ئەگەر حکوومەتمان هەبوایە حاڵمان بەم ڕۆژەی ئەمڕۆ نەدەگەیشت. بیلال خەزنەیی دەڵێ حکوومەت هەیە تاوەکو لە ئاستی پێداویستەکانی هاوڵاتیەکانی خۆی دابێت. کاک قادرمان لەگەڵە لە سوەرانەوە. کاک قادر فەرموو. ئەلۆ ئێوارت باش. ئێوارت باش کاک قادر فەرموو. باشی بەڕێزم. زۆر سپاس کاک قادر. دەستخۆشی بەرنامە پێ دەکەم.
بەڵێ بەڕێزم بەڕاستی هیچ شتێک نەماوە بە ناوی ئەو حکومەتە بەڕاستی حکومەت وای لەو خەڵکە کردووە یعنی خەڵک هیچ متمانەی نەماوە یعنی خەڵک پارەی پێ نەماوە خەڵک بێزار بووە ئێستا من وەکو پێشمەرگەیەک ئەوە هات لۆ 2 مانگە معاشم بەرنەگرتێ وەرە کاسبیەک نییە ئیشێک نییە بکەی سەعر 8 نەفەرم لە مارێ وەرە هەتا معاشێک دێ دەبی بچی لەوی لە دکانەکان خەرج بکەی ئایا شتیشت دەدەنێ بەقەرز ئایا ئەو معاشێ وەرەگریە تو دەبی بچی حین لەو قەرزەکان بدەیەوە ئایا وەرە تو چە خۆی مانگانە هەتا چاوەڕێ ئەو معاشێکی کە معاش بێ بەڕاستی یعنی وێ لەو خەڵکە کردیە خەڵک هیچ متمانەی نەمایە بەڕاستی مام قادر پێتان وایە کە ئەم دۆخە باش دەبێت لەو خەڵکەیەکن بە ناوی هەردەژاردن کو ئەرن وەرە دەنگم پێ بدە یا ئەو ئەندام پەرلەمانەی کە دێ وەرە دەنگم پێ بدە کو دەنجی پێ بدە یعنی ئەو متمانەت لەکوێ بوو پێتان وایە کە ئەم دۆخە باش دەبێت و دەگەڕینەوە قۆناغی پێشتر و وەکو هاوڵاتیەک ئومێد دەکەن حتمما بەڵام پێتان وایە کە ئەم دۆخە باش دەبێت و نوخبەی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان دەتوانن جارێکی دیکە خۆشگوزەرانی بۆ هەرێمی کوردستان بگەڕنەوە ئێوە هیچ ئومێدێکتان ماوە بەمە وەڵڵاهی بەڕێزم بەڕاستی وەڵڵاهی هیچ ئومێدێکمان نەماوە یعنی ئەوەندە بێزار بووین یعنی ئەرێ ئەگە بەعد پڕ بوو دەسەوارژێ بەرام هەوڕ و ئاوەی لە هاتیە خەڵکەکە ئەوەندە پڕ بووە یعنی هیچ متمانەی بەو دەستەرکردانە و بەو مەسئولانە نەمایە ئەمە نزانم یعنی پێم سەیرە هەتا ئێستا لەو خەڵکەیەکەنێ یعنی ئەو خەڵکەیە کەوسینەوە هەتا کەنجی وەرە من عسعر 8 نەفەرم لە مارێدا وەرە ئاخرە من بە 500,000 دیناری بە 2 مانگە بە 3 مانگە ئاخرە من کو ئەگەم یعنی بەڕێواتم بەڕاستی ئەوە مندارە پەیراوی دەوێ مندارە دلچی دەوێ مندارە خواردنی دەوێ ئاخر ئەمن یعنی کو ئەوەڵ ئەی بەڕێوە بم بەڵێ زۆر سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ سەرنج و تێبینی و کۆمنتەکانی بەڕستان لەسەر تەوەری بەرنامە بەڵێ بەڕێزان ئەمانەی کە گوێتان لێبوو ڕاو سەرنجی کۆمەڵێک هاوڵاتی هەرێمی کوردستان بوو لەسەر تەوەری ئەوەی کە ئایا حکوومەتی هەرێم لە ئاسی بەرپرسیارەتی سەرشانیدا بەرامبەر بە هاوڵاتیان سەرجەمی ئەو پەیوەندیانەی کە پەیوەندیان بە بەرنامەکەەوە کردووە قسان لەسەر تەوەری بەرنامەکە کرد پێیان وابوو کە حکوومەت نەک لە ئاستی بەرپرسیارەتیدا نیە بەڵکو کە شتێک نەماوە بە ناوی حکوومەتەوە ئەمە ڕای زۆربەی ئەو بەڕێزانە بوو کە لەسەر تەوەری بەرنامە قسان کردووە یاخود کۆمنتیان لەسەر تەوەری بەرنامە نووسیوە سپاس بەوەی کە تاوەکو ئێستا بینەرمان بوون تا بێگەیشتنەوە لە بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵک هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم خواتان لەگەڵ